لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە نیشتیمانیەکان راپۆرتێک لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەوە دەخاتە ڕوو. تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە نیشتیمانیەکان کە لە 18 پارێزگای عێراق 5,089 چاودێریان هەبوو دەڵێت ڕێژەی دەنگدان لەسەر ئاستی تاک لە 141 کۆی دانیشتوانی عێراق بووە و لەسەر ئاستی پسولەی بایۆمەتریش لە 156 بووە. ڕێکخراوەکە پێشێلکاری تۆمار کردووە کە خۆی لە 382 حاڵەتی بردنەژوورەوەی مۆبایل و 359 حاڵەتی دوورخستنەوەی چاودێرانی تێدا بووە. 382 حاڵەت کە تۆمار کراوە لە ڕۆژی دەنگدانی گشتی لە سەرتاسەر عێراق بردنەژوورەوەی مۆبایلە کە با بڵێن مۆبایل قەدەغە بوو بچێتە ژوورەوە بۆ دەنگدەر بە پێ ڕێکارەکان و بەداخەوە بەشێکیشیان بەکاریان هێناوە بۆ ئاشکراکردنی دەنگ کە ئەوە جێگەی سەرنجی چاودێرەکانی ئێمە بووە. 359 حاڵەتی ڕێگەنەدان یا دوورخستنەوەی چاودێرانمان بووە کە بەداخەوە بەشێکی گەورەی لە کاتی هەژماری دەنگەکان بوو کە ئەوە پێچەوانەی یاسایە. هەر لە راپۆرتەکەدا هاتووە 49 بنکە بە هۆکاری جیاواز دەنگدان تیایاندا وەستێنراوە لە بەرامبەردا 327 حاڵەتی ڕێگریکردن هەبووە لە چاودێرانی هاوپەیمانەتیەکە. لە کۆی عێراقیش 285 حاڵەتی نەخوێندنەوەی دەموچاو لەلایەن ئامێرەکانەوە تۆمار کراوە. 327 حاڵەتی ڕێگریمان هەبووە لە چاودێرانمان کە داوا دەکەین وەکو ڕاستپاردە کۆمسیۆن بە تەواوی فراهامی ئاسانکاری بکات بۆ چاودێرەکان چونکە ئەوان لە چوارچێوەی چاودێریدا دەتوانن سەرنج و تێبینیەکان بەرز بکەنەوە بۆ ئێمە و ئێمەش بیدەینە کۆمسیۆن. ئێمە چاودێرەکانمان تۆماری ئەویان کردووە لە چەندین بنکەی جیاوازی دەنگدان کە زیاتر لە 285 حاڵەتمان تۆمار کردووە کە خەڵک نەیتوانێت سەرڕای ئەو با بڵێن هێنانی فەیس خوێندنەوەی فەیس نەیانتوانێت دەنگ بدەن کە جێگای ئەوەیە کۆمسیۆن مراجعەی بکاتەوە. چاودێرانی تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە نیشتیمانیەکان لە عێراق 501 حاڵەتی پڕۆپاگەندە و بانگەشەی هەڵبژاردننی لە ناو بنکەکانی دەنگدان یاخود لە بەردەم بنکەکانی دەنگدان لە تەواوی وێزگەکانی دەنگدان لە عێراق تۆمار کردووە کە خۆی لە 37,000 وێزگەدا دەبینێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.